بەڕێگاوین بۆ لای دوان لەو بریندارانەی کە لە 4 کانونی یەکەمی ساڵی ڕابردوودا لە ڕووداوێکی تەقەکردن لە پۆلیسی بەڕێوەبەرایەتی توندوتیژی دژی ژنان و خێزان بریندار بوون. وەفدێکی بەڕێوەبەرایەتی بەرەنگاربوونەوەی توندوتیژی دژی ژنان و خێزانیش هاوڕێ بوون لە گەڵماندا. ئارام قادر کارمەندە و ئاکام هیدایەت لێکۆڵەری یاساییە. هەردووکیان لەو ڕووداوەدا بریندار بوون کە نەقیب محەممەد شەهید بکەیتدا. خواحافیز حەمەدجان خواحافیز. ئەوان چوو بوون بۆ دەستگیرکردنی تۆمەتبارێک کە توندوتیژی دژی ژنان ئەنجامدا بوو. لەو ڕووداوەدا ئارام و ئاکام و دوو هاوڕێتریان بریندار بوون کە برینی دوو هاوڕەکەیان سووک بوو. ئارام کێشەی لە حەبلی شەوەکیدا هەیە و ئاکامیش دوو فیشک لە سنگیدا ماوەتەوە. لە سەرەتای حەدەسەکەەوە من توانای ڕۆشتم لە دەست داوە. ئەو چارەسەری بۆ مەکرێت لەوێ لەوە چێ پێویستم بە نەشتەرگەری و فیزۆتراپی عیلاج تەبیعی هەبێ. من لە کاتی ڕووداوەکە 4 فیشەکەم بەرکە و ئەوە بوو فیشەکانی سەرم و دەستم لێرە دەریان کرد لە نەخۆشخانەی نۆشێخە هەروان لە نەخۆشخانەی شۆڕش، بەڵام لێسا دوو فیشەک لە سنگ ماماوەتەوانێ. ئەو دوو فیشەکە لە سنگ مایە بە نەشتەرگەری لێوێ دەریەکەن و لێرە باڵێن راپۆرتی پزیشکیمان بۆ ناردوون و ڕوونکردنەوەمانەوە نەبێ. زۆر سپاسی کاک و بادوەروان نووسینگەکەی و ئاشتی خان کەم کەیسیان گرتە ئەستۆ زۆر سپاسیان نەکەین کە بە بەرداوامی چایان لەسەرمان بوو لێسا گەشتە ئەوی بۆ چارەسەرمانیانە وڵاتی وێن. لە دوای هەوڵێکی زۆری نەخۆشخانەکانی شۆڕش و نەخۆشخانی شار بە سپاسەوە ئەوی توانیان بۆیان کردن، بەڵام هەندێ عیلاجی تریان ماوەکە لە ناو هەرێمی کوردستان ناکرێت. بە سپاسەوە بە هەوڵی پەرۆشی جەنابی کاقوباد جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان کە لە سەرەتای ڕووداوەکەوە پشتیوان و بۆ لەگەڵمانە بووە، بە هەوڵی بەڕێزیان توانرا لە ڕێگەی نەخۆشخانەیەکەوە لە وڵاتی یۆنان شوێنی تایبەتیان بۆ دابین کرێ بە مەبەستی ئەنجامدانی ئەو نەشتەرگەری و کارە پێویستانی کە بۆیان دەکرێت بۆ باشتربوونی باردۆخی تەندروستیان لەوەی کە ئێستا هەیەە. 4 کانونی یەکەمی ساڵی 2021 لەگەڵەوەی بۆ ئەوان و کەسوکار و هاوڵاتیانی کوردستان ڕۆژێکی سەخت بوو، بەڵام وەگەوەی خۆیان دەڵێن جێبەجێکردنی ئەرچێک لە پێناو کەمکردنەوە نێشتنی توندوتیژی بەرامبەر بە ژنان جێگەی شانازی و فەخرە سەربەرزیشن کە ڕۆڵیان هەبووە لە جێبەجێکردنی یاسادا. هێمن قادر، کورد سات نیوز، سلێمانی.